نوری نەمر بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. بەیانیان کە هەڵدەستا. ئازیزی ژیانان لەگەڵ تیرۆژی بەرەبەیاندا ئەم دوعایە دەبووە ئاورنگی سەرپەڕەی سەوسەنی زوبانی. اللهم إني أصبحت أشهدك وأشهد حملة عرشك وملائكتك وجميع خلقك بأنك أنت الله لا إله إلا أنت وأن محمدا عبدك ورسولك. خدا واڕۆژم کردەوە و داندەنێم بەوەدا کە خۆت و هەڵگرانی عەرش و فریشتەکان و سەرجەمی بوونەوەران بە شاهد دەگرم کەوا تۆ ئەو خوایەی کە جگە لەو هیچ خوایەکی تربوونی نیە و محەممەد صلی الله عليه وسلمیش بەندە و نێردراوی تۆیە. بەڵێ هەموو ئەوانە بە شاهد دەگرم و دەیان هێنمە زمان لەنجەولاری درەختەکان و شنە و لەرینەوەی گەڵاکان و هاژە و خوڕەی ئاوەکان دەخەمە پاڵ شاهیدیەکەی خۆم و وەک دەنجێک کە لە سەمفۆنیاوە بەرز بوو بێتەوە ئاوا منیش سەدای زوڵاڵی هەمویان پێشکەش بە تۆ دەکەم. لە ڕاستیدا ئەم پێشکەشکردنەی سەروەرمان صلی الله عليه وسلم زادەی بەرینی هەست و ئیدراک و قوڵی ئەو پەیوەندیە بوو کە لەگەڵ پەروەردیگاریدا هەیبوو. خۆگەربێت و کەسێکی تر هەمان ئەو ڕستانەش دووبارە بکاتەوە هێشتا هەر ناتوانێت بگاتەوە بە هەمان ئاست و هەرگیز ئەو قوڵیەی دەستگیر نابێت. وەک دەبینین پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم سەرجەمی بوونەوەران بە تایبەت نزیکترین فریشتەکان لە پەروەردیگارەوە و ئاسمان نشینان کە سەرپەرشتی بوونەوەران دەکەن دەگرێت بە شایەت و ئەو حەمد و سەنایی دەیەوێت پێشکەشی پەروەردیگاری جیهانیانی بکات ئاوێتەی هەناسەکانی ئەوانی دەکات و بەو شێوەیە عەرزی حوزوری ئیلاهی دەکات. لە ڕاستیدا ئاوێتەبوونی نزاکانی سەروەرمان لەگەڵ هەناسەی فریشتەکاندا هەست و تێگەیشتنێکی وا لای ئێمە دروست دەکا کە ئەمە پوختەکەیەتی. کاتێک لە دەرگای گەورەکان دەدەین سەرەتا پێویستە بە دوای دەستێکدا بگەڕین کە لە دەرگاکە بدات. بۆیە خاوەن فیراسەتێکی مەزنی وەک حەزرەتی عومەر ڕەزای خوای لێبێ لە کاتی وشکە ساڵیەکەی مەدینەدا دەستی حەزرەتی عەباس ڕەزای خوای لێبێ دەگرێت و دەیباتە سەر بەرزاییەک. اینجا دەستی حەزرەتی عەباس بەرز دەکاتەوە و بەم جۆرە دەپاڕێتەوە. خوایە گیان ئەمە دەستی مامی خۆشەویستەکەی خۆتە دەسات و خاتری ئەم دەستە بارانمان بۆ ببارێنە. هاوڵان دەڵێن هێشتا دەستی دانە نابووە باران بەلێزمە دەستی کردە بارین. ئەمە فیراسەتێکی عومەری بوو ئەم وانەیەشی لە سەروەرمانەوە وەرگرتە بوو کاتێک نزا و پاڕانەوەکانی تێکەڵ بە هەناسەی فریشتەکان دەکرد کە لە دەردەمەندی سەدەش بە هەمان هەست و شعور دوعا دەکات و دەڵێت إلهي الذنوب أخرستني وكثرة المعاصي أخجلتني وشدة الغفلة أخفتت صوتي وأدق باب رحمتك وأنادي في باب مغفرتك بصوتي سيدي وسندي الشيخ عبد القادر الجيلاني. خدا گوناهەکان لاڵیان کردوم زۆری سەرپێچیەکانیشم ڕووزەرد و شەرمەزاریان کردوم چڕی پەردەی بێ ئاگاییشم دەنجی کپ کردوم جا بەم حاڵەوە لە دەرگای ڕەحمەتت دەدەم و لە بەرقاپی لێبوردەیتدا دەنگ و هەناسەی گەورە و سەردارم شێخ عەبدولقادری گەیلانی دەکەمە تکاکار و بە نزاناسکە هاوڕازەکەی کە لای دەرگاوان قبول کراوە لە قاپی میهر و بەزەیت دەدەم. لە نێو زیکرەکانی بەیانیانی پێغەمبەری خوادا چاومان بەم نزا شیری نەش دەکەوێت. اللهم فاطر السماوات والأرض عالم الغيب والشهادة ذا الجلال والإكرام فإني أعهد إليك في هذه الحياة الدنيا وأشهدك وكفى بك شهيدا. خدا ئەی ئەفرێنەری ئاسمانەکان و زەمین ئەی زانا بە جیهانی پەنهان و ئاشکرا ئەی خاوەندە سەڵات و شکۆ و بەخشندەیی وا من لەم ژیانی دنیاەدا پەیمانت پێدەدەم و بە شایستەشت دەگرم هەر خۆشت بەسیت بۆ شایەتی. ئەوەی جێی تێڕامانە لێرەدا بەکارهێنانی ناوی ئەلفاترە چونکە ئێمە نازانین وشەگەلێکی تریشمان هەن کە هاواتای ئەم ناوان لەوانە ئەلباری ئەلخالق ئەلجاعل دەکرێت لەم بەکارهێنانی وشەی ئەلفاتردا ئەم واتایانەش بە هەند وەرگیرا بێت.
هەرتۆ ئاسمانەکان و زەمینت بە گوێرەی فیترەت بەدیهێناوە و ڕامت کردوم بۆ ئەو یاسا فیتریانە. لە نێو ئەم یاسا فیتریانەدا هەر یەک لە زانستەکانی پزیشکی و فیزیا و کیمیا و فیزیای گردوونی و گردوونزانی هەر یەکەیان یاسا و ڕێسای تایبەتی خۆی هەیە. هەردەڵی هەموو بەیانیەک ئەم یاسایانە نوێ دەبنەوە و سەر لە نوێ خۆیان نمایش دەکەنەوە. بەڵێ ئەوە تۆیت کە ئەم ڕێسا و سیما پڕشنگدارت پێبەخشیون. دەمە و ئێواران پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لەگەڵ هەڵهاتنی خۆردا ساتەکانی گزنجی بەو دوعایەی سەرەوە و سەدەهای وەک ئەوە دەڕازاندەوە، وەختێک خۆریش ئاوا دەبوو تاریکی ڕەشماڵی ڕەشی خۆی هەڵدەدا ئەم دوعایی دەخوێن. جا ئەو دوعایانە دەبوونە خۆری ڕۆژانی شوشەوانیشی. شەوانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە وێنەی ڕۆژگارەکانی ڕۆشن و پرشنگدار بوون. نزا و پاڕانەوەکان لە ئاسمانی شەوی ئەو نازدارەدا دەدوت چرایی نورپەخشن. جائیتر ئەویش هەرگیز هەڵکردنی ئەو چرایانەی فرامۆژ نەدەکرد. اللهم إني أمسيت أشهدك وأشهد حملة عرشك وملائكتك وجميع خلقك بأنك أنت الله لا إله إلا أنت وحدك لا شريك لك وأن محمدا عبدك ورسولك. خدا ومن ێوارەم بەسەرداهات خۆت و هەڵگرانی عارشت و فریشتەکانت و سەرجەمی بوونەوەرانت بەشایەت دەگرم کە هەر خۆت ئەڵڵایت و هیچ پەرسترا و خودایەکی تر نییە جگە لە تۆ، تاکو تەنها و بێشەریکیت و حەزرەتی محەممەد صلی الله علیه وسلمیش بەندە و نێردراوی تۆیە. هەر ڕوکنێکی نوێژەکانی ئەو سەروەرە صلی الله علیه وسلم وەک پەیژەیەکی نورانی وهایە کە بەرەو عەرش بەرز بوو بێتەوە. پلیکانەکانی ئەو پەیژەیەش لە دوعا پێکاتوە. ئەو کەشە نورانیەش کە لە دەمی خۆر ئامادەکردن بۆ نوێژدا دروست دەبێت پەیوەندێکی تند و تۆڵی بەو نورانی بوونەوە هەیە کە لە ناو نوێژدایە. دەم بە دوعا دەچووە ئەدەبخانە و هەر بەدەم دوعاشەوە دەهاتە دەر. لە دەستپێکی دەستنوێژدا دوعایەکی دەکرد و لە کاتی شوشتنی ئەندامەکانیشیدا دوعایەکی تر. وەختێکیش لە دەستنوێژ دەبەوە کۆمەڵێک دوعای تر. لە دوای بانگ دوعایەکی دەکرد. وەختێکیش دەستی دەکرد بە نوێژ دوعایەکی تر کە بەرەو مزگەوت هەنگاوی دەنا کە دەچوە ناو مزگەوت کە لە مزگەوتەوە دەهاتە دەرەوە. لە هەموو ئەم حاڵەتانەدا کۆمەڵە دوعایەکی هەبوو کە دەیخوێن. کاتێک نوێژی دادەبەست ڕاستەوخۆ بە دوای تەکبیری دەستپێکردندا دوعای دەکرد. لە ڕوکوع، سوزدە، قیام، لە نێوانی دوو سوزدەکە، تەحیات و لە پاش سەلامدانەوەشدا کۆمەڵە دوعایەکی جۆراوجۆری هەبوو تا بکرایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم درێغی نەدەکرد لە خوێندنیاندا.